بناوی خوای بخشندەی میهرەبان، حەمد و ثەنا و سوپاس و ستایشی بێ پایان بۆ خوای پەروەردگاری جیهان، درود و سەلام لەسەر ڕەسوولی ئەمینی خۆشەویستمان صلی الله عليه وسلم و لەسەر ئەهل و بەیت و هەموو یاران و هەموو شوێن کەوتوانیان تا کۆتا زەمان. ئیماندارانی خۆشەویست، لە شەرحی کتێبمان هەڵبژاردنی 222 گەوهەر و مرواری لە فەرموودەکانی هەردوو پێشەوە موسلیم و بوخاری گەیشتینە فەرموودەی ژمارە 91. ناونیشانی فەرموودەکە پێشنوێژ ئەبێ سووک نوێژ بکات. عن أبي هريرة رضي الله عنه أن رسول الله صلى الله عليه وسلم قال: إذا صلى أحدكم للناس فليخفف فإن فيهم الضعيف والسقيم والكبير. فليخفف فإن فيهم الضعيف والسقيم والكبير. وإذا صلى أحدكم لنفسه فليطول ما شاء. إمام بخاري جمارة 703 و إمام مسلم جمارة 467 أم حديثة أجرنوا. رسول الله أفرمي صلى الله عليه وسلم أجر كسيك لأيوة بيش نيجيبو مسلمانان كرد أو با سوق بيش نيجيبكا، چونك أوان تيانا هي ضعيفة لاوازة برقنا أقريب وستي، وتياشيانا هي نخوشة لوانێ زۆر بۆستێ، يعني حاڵەتێکی بەسەرابێ وتیان هەیە بەتەمەنە. جا ئەگەر کەسێک بۆ خۆی نوێژی کرد نوێژی سونەت حەزی ئەکا بڕوا هەتا بەیانی نوێژ بکە. فەلیطەویل ما شاء. هەرچەندە درێژێک هاتۆ کەیفی خۆیەتی، بەڵام تۆ کە بووی بە پێشەوای خەڵک ئەبێ بە گوێرەی خەڵک ڕێ بکەی، حتا لە ڕێکردنیشە. ئیسە بۆ نمونە ئەگەر تۆ هاوڕێت نەبێ چەند خێرا ڕێ بکەی کێشە نییە، بەس کە هاوڕێت بوو ئەبێ بە گوێرەی پێی هاوڕێکەت ڕێ بکەی. لەبەرەوە خۆشەویستەکانم، ئەم ئەحادیثانە طبعا لەم بارەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر شتی فەرمووە. لەبارەی مەسەلەی ئیمامەتیەوە پێشنوێژیکردنەوە زۆری فەرمووە. هەتا لە هەندێک ئەحادیثە فەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم گوێی لێبوو لە پێشنوێژیە، گوێی لێبوو مناڵەکان ئەگریان، يعني منال لەگەڵ دایکی هاتبوو بۆ نوێژ ئەگریان. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نوێژەکەی سووکتر ئەکردەوە، زۆر سووکتر ئەکردەوە. پاشان ئەی فەرموو من کاتێک چوومە ناو نوێژەکەەوە ویستم تۆزێ درێژی کەمەوە، بەڵام کە گوێم لە دەنگی ئەو مناڵانە بوو زانیم دایکیان چەندێ دڵی هالایان، بۆیە کورتم کردەوە. تەماشاکەن خۆشەویستەکانم. ڕۆژێکیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم معاذی کوڕی جەبەلی کردووە پێشنوێژ لەسەر مزگەوتێک، تۆزێ لە مزگەوتەکەی خۆیەوە دوور بوو، یعنی پێشنوێژی قەومەکەی خۆی ئەکرد. معاذیش جەنابتان ئاگادارن هەر بە گەنجێتیش وەفاتی کرد، لە تاعونی عەمواسا وەفاتی کرد، بەڵام گەنجێکی زۆر زانا و عاقڵ و ژیر. ئەم پیاوە مەزنە و خۆشەویستە دڵی گەرم بوو لەسەر دیندارێتی، لەسەر ئیسلامەتی، حەزی ناکرد نوێژەکانی لای پێغەمبەر بفەوتێ. ئەهات خۆی لەگەڵ پێغەمبەرە نوێژێ کرد. ئەسپێکی تایبەتی دانابوو، سواری ئەسپەکەی ئەبوو بەخێرا ئەچوو ئەگەیشتە قەومەکەی و لەوێشە پێشنوێژی بۆ ئەوانە کرد. یعنی سونەتەکەی ئەبردووە لەوێ ئەیکرد بە پێشنوێژی بۆ قەومەکەی، یعنی دەقەیەک تقریبا قەومەکەی چاوەڕوانی ئەویانە کرد. نوێژی عیشا خۆتان نەزانن هەر خۆی بۆ خۆی پێغەمبەر صلی الله علیه وسلم یەک تۆ نوێژەکانی تر زیاتر درێژێ کردەوە. و معاذیش لەوێ تا ڕاتەوێ دەقەیەکی پێچێت، لەوێشە کە نوێژدا ئەمەزرێ و دەستی پێکرێ تۆزێکی پێچێ. بە تایبەت معاذیش بڕیاری دابوو هەموو جارێ نوێژی درێژە کردەوە، وەکەیفی خۆی درێژێ خوێنە. خەڵکی مەدینەش خۆتان ئاگادارن، نەک خەڵکی مەدینە، هەر ئێمە خۆشمان لە زمانی خۆمانە بەر لە ئەم ئەنتەرنێت و تەلەڤیزۆن و ئەمانە
هەر ئێوارە خەڵقی شوکاری خۆی تەواوە کرد و ئەخەوت دوای نوێژی عیشا حتا هەندێک پیاو هەبوو ئەوت کاکە زوو چایەکە بێنن با بخەوم ئیتر ئەخەوت بەیانی هەڵەسا ڕۆی بۆ ئیش خەڵک کاسبیە کرد. یەکێ لەوانەی کە قەرار بوو زوو بڕوا ئاوی دارخورماکانی بدا و بێتۆ بخەوێ، معاذیش بە کەیفی خۆی درێژێ کردەوە. ئیتر ڕۆژێک ئەم گەنجە تووڕە بوو لە ناو ریزەکانە بوو کە هەر درێژی خوێنا و درێژی خوێنا یەکسەر نوێژەکەی خۆی کرد و لێی دا و ڕۆیشت. هادوتیان وەڵا معاذ فڵانە کەس نوێژەکەی بڕی و لێی دا و ڕۆیشت، نوێژەکەی یعنی لەگەڵ تۆ بڕیەی، خۆی بۆ خۆی تەنیا نوێژەکەی کرد و ڕۆیشت. وتیەوە منافقە. یەکسەر معاذیش دڵگەرمە گەنجە یعنی و زۆریش مسلمانە، یەکسەر وتیەوە منافقە. ئەمجا هەر لەوانەیە هەر ئەو کەسانە بوون واوتیانە معاذ ئەو وای کرد، هەر ڕۆیشتنەوە بەلای ئەوتیان معاذ وتێتی منافقە. ئەویش هیچی لەگەڵ معاذا نەوت، هیچ ڕێک هاتە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم، دانش لە خزمەتی پێغەمبەرا فەرمووی ئەی پێغەمبەری خوا معاذ ئاوای کردەیە لەگەڵ تۆ نوێژەکە، دوای ئەوە دێتەوە ئێمە هەر چاوەڕێیەکەین، کە دێتیشەوە ئێمە چاوەڕێیەکەین لە جاتی ئەوەی نوێژەکە تۆزێ کورت کاتەوە ئەڕوا درێژێ کاتەوە. بەڕاستی منیش نوێژەکەم بڕی و ئیشم هەیە خەوم دێ کاسبم. دوای ئەوە معاذ لە جاتی هەموو شتێ ئەڵێ وەڵا کاکە فڵانە کەس منافقە. طبعا ئەڵێ پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر تووڕە بوو. معاذی بینی فەرمووی ئەفەتان ئەنتە یا معاذ، ئەمجا فەرمووی ئینە منکم منەفرین، فەرمووی معاذ تۆ چی تۆ خەڵک تووشی فیتنە ئەکەی، والله ئێوە کەسانێکتان تایە خەڵک ڕاوەنن لە ئیسلام. طبعا ئەمە معاذ خۆی پیاوێکی زۆر باشە، بەس چییە ئەم ئوسلوبە جاری وایە تۆ نیەتت چاکە، تۆ نیەتت چاکە، تۆ بە نیەتی باش شتێکەکەی بەڵام شتەکەت خەڵک ڕاوەنە. و ئەمجا فەرمووی ئەی معاذ ئیتر لە ئەمڕۆ بەدواواتر پێش نوێژیت کرد تەنها واللەیلی لە نوێژی ضحا واللەیلی ئیذا یەغشا بخوێنە، سورەت شەمس بخوێنە، سورەت ضحا بخوێنە، بۆی دیاری کرد لەوانە زیاتر درێژی مەکەرەوە، چونکە لە ڕاستیە خەڵک تەحەمولی ناکە و خەڵکی لاکە ماندووە. لەوانەیە ئێستا لەناو ئەم مزگەوتەی ئێمە ماندووەکان دەکەس بن، بەس ئەگەر یەک کەسیش بن ئەبێ مڕاعاتی بکەی، یەک کەسیش بن تۆ بێ مڕاعاتی بکەی، چونکە یەک کەس زۆرە نوێژەکەی لێ تێک بچێ، یەک کەس نوێژی لێ تێک بچێ زۆرە. جا لەبەرەوە خۆشەویستەکانم ئەم فەرمایشتە زۆر گرنگ بوو. فەرمایشتی 92 ناونیشانەکەی بەزەیی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەرامبەر بە ئومەتەکەی، یعنی تەماشاکەن پێغەمبەر صلی الله عليه وسلم چەند بەبەزەییە. عن عائشة رضي الله عنها قالت إن كان رسول الله صلى الله عليه وسلم لا يدع العمل وهو يحب أن يعمل به خشية أن يعمل به الناس فيفرض عليهم. رواه البخاري هزار سطو بسواشت ومسلم حوسط هجدة. دايك إيمان داران خيزاني پیغمبر صلى الله عليه وسلم خوایل رازی بێ ئەفەرمێ جاری وا هەبووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نیەتی بۆ کارێ بکە حەزیشی کردو بیکە بەڵام نەیکردووە لەبەر خاتری ئومەتەکەی. بۆ لەبەرەو ئەو کاتە وەحیدا ئەبەزی کە وەحیدا ئەبەزی لەوانەیە خوا بیانی بینایە ئیشێکی جوانەکە خوای گەورە لەسەری فەرزیان لەسەر ینی فەرز بکردایە لە ترس ئەوەی کە خوا فەرزی نەکات لەسەریان پێغەمبەر صلی الله عليه وسلم نەیەکرد. يعني ئەوەنە دڵی لای ئومەتەکەی بوو. بۆ نمونە نوێژی تەراویح پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕۆژێک هات بۆ مزگەوت شەو نوێژی لە ڕەمەزانە لە ناو مزگەوتە شەو نوێژی کرد. بڕێ سەحابە بینیان ئەوانەی کە فەقیەکانی مزگەوت ئەهلی سوفە هاتن لەگەڵیان نوێژیان کرد. ڕۆژ دووەم خەبەر بڵاوە بۆ کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دێ بۆ نوێژی تەراویح لە مزگەوت یعنی نوێژی شەو نوێژی سەیری کرد دوو سێ ڕەس خەڵک گوێسیاوە. ڕۆژی سێیەم پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتە دەشت و ئاوا تەماشای کرد مزگەوت فولە گڕایەوە بەیانی وتیان ئەی پێغەمبەری خوا ئەم شەو مزگەوت فور بوو بۆ نەهاتی بۆ شەو نوێژی فەرمووی وەڵڵا ترسام خوا لە سەرتانی فەرزکە. ئەگەر خوا تەراویحی فەرز بکردایە چیمان بکردایە؟ خوا ڕەحمی کردووە تەراویح فەرز نییە. حەدیثی فەرمایشی 92 لە مافەکانی برایەتی عن ابن عمر رضي الله عنهما أن رسول الله صلى الله عليه وسلم قال المسلم أخو المسلم لا يظلمه ولا يسلمه
من كان في حاجة أخيه كان الله في حاجته ومن فرج عن مسلم كربة فرج الله عنه كربة من كرب يوم القيامة ومن ستر مسلما ستره الله يوم القيامة. إمام بخاري 2442 وإمام مسلم 2580. پیغمبر أفرمي صلى الله عليه وسلم مسلمان براي مسلمانه، مسلمان براي مسلمانه، يعني همو مسلمانه براي همو مسلمانه. إتر 10 دور نابينه لما موضوعه، حزب دور نابينه لما موضوعه، قورو بيشوك دور نابينه، خشكو براي يعني ما بس مان جنوبياو دور نابينه، يملا قال آفرتك خشكو براي، تواو ما دام مسلمانه لا يظلمه بوتنية الظلم ليبكي ولا يسلمه بوتنية تسليم دجمنا كتبكي. يعني هني كسي خوي ظلم ناكا بلام تسليمي ظالم يكيغا. من كان في حاجة أخيه كي لا بيوستي برايك يا أبو لا بيوستي برايك إيمان دار يا أبو بون من برايك إيمان دار بيوستي كي وتونا بيوستي يا أبو تعزيه هي نخوشة إيشي دائريك هر إيشك كان الله في حاجته خوي تعالاش لبيوستي تو أبي يعني تو بيوستي برايك التواوك خوا بيوستي كدو تواوك والله أمد تطبيق كراوة أمد جبجي كراوة تو برودم إيشي برا هر كراتي إيشي كتبو زور كرز بو هر چي تكت شار ناكرا بخوت ناكرا تو برو إيشي مسلمان تواوك كسيرك إخوا إيشي كيبو تواوك كردو سوكي كردوه. ومن فرج عن مسلم كربة هر كسيك بارك لسر برايكي مسلماني سوق بكا باركي لسر سوق بكا فرج الله بها كربة من كرب يوم القيامة. هر كسي باري مسلمانك سوق بكا خوي تعالى باركي لسر سوقك. هر كسي تنغانيكي لسر لعبا خوي تعالى تنغانيكي لسر لعبا للروش قيامتا. هر كسي ستري برايكي مسلماني بكا خوي تعالى ستريكا. ام كلمة أخيرة توزي قرصة هر کسی ستری بکا خواه ستریک آی چند خوشه اما ستری برای مسلمان من بکیم فضحی نکین اما زور بمان خوشه یسکان امرو ستر ناکین فضح کین تو مسلمانی که بینی بکولانی که تی اپره توزی گمانی که بود دروز بوله ناو دلتا یکسر بختیانی که بیالا بسی او روژه جمله ما مسایق بو فتوای داله تلفزیون یکی تلفونی بو کرد یکی تلفونی بو کرد مامۆستا ئێمە دراوسەیەکمان هەیە کار خراپە ئەکا ئافرەتە دراوسێمان هەیە کاری خراپە ئەکا مامۆستا چی بکەم باسی نەکەم کەسوکاری لێ ئاگادار کەمەوە کەسوکاری لێ وتی باشە خوشکەکەم بەس پێم بڵێ تۆ چۆن زانیت کاری خراپە ئەکا ئەی وەڵا ڕەسمم گرتە کابرایەکە لە دەرحەوشیانە ئەی باشە یعنی برابەش بوو کابرا لە دەرحەوشیانە بۆ ئامۆزای بوو برای بوو خزمی بوو هاتوو ئیشێکی بوو گەڕاوەدەوە یان کەسی ترا لە ماڵە مەسەلەن بۆ مناڵەکانیان لە ماڵە کەسێ دێت ئیش بۆڕیەک شتێک پیاوەکەی نردوێتی شتێک چاکە لە ماڵە یعنی تۆ یەکسەر بوختیان زینا کە بوختیان زینا لە ئیسلامە ئەبێت 4 شایەتی هەبێ هەر 4 شایەتەکە کارەکەیان بینی بێ بەبێ ئەیلا ئەولاد نەکا بڵێ وەڵاوە ڤیدۆ دیم ڕۆیە ماڵیانەوە کامیرە بینیم نازانم چی ئەبێ کاتێک تۆ بە کەسێ توانی بێژی داوێن پیسێکەوە خراپەکە 4 شایەتەکە هەر 4یان بڵێن لەم قسە باش تێ بگەن بڵێن خنجێرەکەمان لەو کەوانەکە بینیوە حتا ئەگەر بڵێ بە ڕوتیش بینیمە دروست بڵێ هەردگیانم بە ڕوتی بینی ئەگەر هەر 4یان بڵێن وە ڕوتی بینیانمانە هەر 4یان یەکیش 80 جەڵدەیان لێدرێ چونکەوە هیچ بەڵگەی زینا نییە ئەگەر سیانیان بڵێن خنجێرەکەمان ناو کەوانەیە بینیە بەس یەکیان بڵێن وەڵاهی باش نەمدی بەرچاوم نەکەوت هەر سێکیان ئەوانە 80 جەڵدەیان لێ ئەدرێ ئەبێ هەر 4یان قەسەم بخۆن سوێن بخۆن کە ئەو چشتیان بە کامل بینیوە ئەو جا توانی ئەو جا لەوەش ئەلەو کاتەشە باش واتانێ ستری بکەیت و تەواو وە سترەکەشی ئەمەن گەورەیە خوا ستری ماڵ و مناڵتەکە لەوانەیە من ئەزانم خەڵکە بووە لە هەندی ئەخلاقی جوانی نەبووە مدەیەک هەندی ئەخلاقی جوان نەبووە بەڵام الحەمدولله لەبەر خاتری خوای پەروەردگار سترمان کردووەمانە خوای تەعالا لەوە دوا کردی بە کەسێکی زۆر باش ئەهل مزگەوت 5 فەرزە یعنی لە ئەوڵ ئەخلاقی باش نەبوو ئەلەو کاتە ئەگەر فەزحت بکردایە
ستر نەکردا ئێتر قەت چاک نابێ. چون ئینسان ئەگەر سومعەتی شکیا ئاسان نییە دوای بێتەوە بۆ مزگەوت. بەس ئەگەر ستری بکەی لەوانەیە ڕۆژێ لە ڕۆژان ڕەمەزانێت شتێت تۆبە بکە و تەواو. زەلامەیە خراپترین کەسە دوای تۆباکە. تۆ بۆ ڕێگاکانی تەوبە لە خەڵک داغی. فرمودەی 94 هەر باس مافەکانی مسلمانەکە لەسەر یەکتری. پێغەمبەر فەرمێ صلى الله عليه وسلم لحديثك كأبو هريرة يجرته فرمي أن رسول الله صلى الله عليه وسلم قال حق المسلم على المسلم 5: رد السلام، عيادة المريض، اتباع الجنائز، إجابة الدعوة، تشميت العاطس. إمام بخاري 1240، إمام مسلم 2162. روايتي كتير حديثة إمام مسلم أفرمي حق المسلم على المسلم 6. لو كم تنبوتي بينش حقيها بس ولا روايتك يترشش. إذا لقيته فسلم عليه، وإذا دعاك فأجبه، وإذا استنصحك فأنصحه، وإذا عطس فحمد الله فشمته، وإذا مرض فعده، وإذا مات فاتبعه. لحديثك أبي عمارة براء كر عازب رضي الله عنهما أفرمي أمرنا رسول الله صلى الله عليه وسلم ب7. خواه تعالى بيغمري خواه صلى الله عليه وسلم أمري حوتشتي بيكردين ونهي ليكردين لحوتشت. حوتشتك كأمري بيكردوها تشيا أمري كردوها عيادي مريض، يعني سرداني نخوش، اتباع الجنازة، شون كوتني جنازة. أجر مسلمانك بجمي سنة بيبلي يرحمك الله، أو يجبلي يهديك الله ويصلح بالك. وإبرار القسم، أجر مسلمان سوني خوارد باش واني لي سونكي بشكي كبر سونك عليه بخوامي وراي لمالمان إذا سونكي مشكلة بالربع مابيا سونكي مشكلة بس سونكي اشكيني. أجر عزلت نبي نصر المظلوم، أجر مسلمان الظلم لكرا بيويست لسر السري بخي. إجابة الداعي، أجر مسلمان دعوتي كردي بمناسبتك دعوتك تشي جناحي نا كردي واجب بروي تدميه. وإفشاء السلام، وسلام بلاو كردنوا، سلام بلاو كردنوا. أما إمام بخاري جمارة 1239 وإمام مسلم جمارة 2066. خوش يسكانم حقي مسلمان لسر مسلمان للرواياتك حوتا بينجا، للرواياتك ششة، للرواياتك حوتا با ميزانين چي وچيا. اگر گەیشتی پێی سەلامی لێ بکە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەم بەم حەدیثەی دووهەمە ئەگەر پێی گەیشتی سەلامی لێ بکە کەوابوو سەلامکردنیش واجبە. ئیسە ئێمە دائما ئەڵێن وەڵامی سەلام واجبە، بەس وە پێ ئەم حەدیثە مامۆسا إذا لقيته فسلم عليه. ها مسلمان ئەگا پێت سەیرەکە ئەگا پێت دوو تەکاتە ولاوە بەرەکاتە ولاوە چۆن ئەبێ وەڵڵی دڵت یەکسەر ئەگۆڕێ. وەڵڵا من مسلمانێ باتەقەما سەلامم لێ نەکا بەڕاستی دڵم بەرامبەر یەگۆڕێ. دڵم ئەگۆڕێ بەرامبەری چی بکەم؟ يعني كاتێک کابرا ئەگاتە پێ سەلام عەلەیکم مەزانی يعني چی؟ ئێمە لە معناکەی تێناگەین. يعني لەلایەن منەوە تۆ ئەتر تەئمین بە ئەمن و ئاسایشت هەبێ، قەت زوڵمت لێ ناکەم، قەت تعداد لێ ناکەم، قەت ناز معنای ئەوەیە. کاتێک گەیتە مسلمانێکی ئەسەلام عەلەیکم يعني هێمن و ئاسایشی خوا لەسەرت، يعني دوعات بۆ ئەکەم، يعني من براتم، يعني تعداد لێ ناکەم، تعداد لە ناموست ناکەم، معنای سەلام ئەوەیە. بۆیە سەلام زۆر گرنگە. ئەگەر دعوەتی کردی بڕۆ دەم دعوەتێکە بەڵام بەو مەرجە توش گوناح نەیە. هەنێک کەسێ دعوەت دەکا بۆ شایی تو ئەڕۆیتەوە دەشتا هەڵپەرکێ و زەماوەنە نەوەڵامە چوو. ئەگەر دعوەتی نانێکی کردی بڕۆ نانەکەی بخۆ و طبعا هەندێک عولەما ئەڵێن واجبیشە. يعني ئەگەر داوای نەسیحەتی لێ کردی پرسوڕای پێ کردی نەسیحەتی کە بە جوانی. ئەگەر پژمی وتی الحمد لله تو بێژێ يرحمك الله. ئەگەر لە بێریشی چوبی خەبیری با بڵێ الحمد لله توش بڵێ يرحمك الله ئەو وڵێ يهديك الله ويصلح بالك. ئەگەر نەخۆش کەوت بچۆ سەردانی بکە بە تایبەت بەو کەسانی کە زۆر هاوڕێتن، زۆر برادەرتن، زۆر هان لەگەڵتا ناکرێت تۆ ئیهمالیان بکەی. ئەگەر مردیش شوێنی جەنازەکەی بکەوە. يعني یەکێک لە حقوقی هاوڕێتی و برایەتی و خۆشەویستی لە ئیسلامە. يعني مسلمانێک ئەگەر يعني مرد یا کەسێکی مرد تۆ شوێنی جەنازەکەی بکەوی وا باشە، وا ئەسڵە، ئەوە حەقا، ئەوە مافە. ئەگەر بۆت کراو خوای گەورە بۆتی ئاسان کرد. یەکێکی تر لە حەقەکان کە لە حەوتەما زیادیەکە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێ ئەگەر سوێنی خوارد لەسەر شتێ تۆ هەوڵدە سوێنەکەی مێڵە بشکێ، مێڵە بشکێ تا بۆ تەکرێ مێڵە سوێنەکەی بشکێ. ئەگەر زوڵمی لێکرا مێڵە ئەگەر توانات هەبوو مێڵە
ئەگەر توانات هەبوو مێڵە بەس ئەگەر توانات نەبوو ئیتر ئەوە ئیتر تۆ خۆتیش چەوساوی چی بکەیت بەس ئەگەر توانات هەبوو حتا وەلەو بە قسەیە حتا وەلەو بە نەسیحەتێ حتا وەلەو یعنی بە شاردنەوەیەک مەیە لە زوڵمی لێ بکرێ ئەمانە هەمووی لە واجباتی ئیسلامن بەرامبەر بە مسلمان یعنی مسلمان بەرامبەر بە مسلمان گەرەک ئەم شتانەی تیابێ خۆشەویستەکانم گەرە ئەم شتانەی تیابێ و آخر حدیثشمان ترسناکی ئاشکراکردنی تاوان حديث جمارة 95 عن أبي هريرة رضي الله عنه قال سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول كل أمتي معافى إلا المجاهرين وإن من المجاهرة أن يعمل الرجل بالليل عملا ثم يصبح وقد ستره الله فيقول يا فلان عملت البارحة كذا وكذا خوابنا ممده وقد بات يسره ربه ويصبح يكشف ستر الله عنه أخرجه البخاري جمارة 6069 ومسلم جمارة 2990 پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی هەموو ئومەتەکەم قابلە بەوەی خوا لێی خۆش بێ هەموو ئومەتی ئیسلام قابلە بۆ ئەوەی خوا لێی خۆش بێ ئیلا کەسێک خۆی نەیەوێ ئیلا کەسێک خۆی حەز نەکا ئەویش کێیە ئەویش مجاهرین مجاهرین کێن ئەوانەی کە تاوان ئەکەن بە ئاشکرا و بەشێک لەم طبعا تاوانکردن بە ئاشکرا ئیسە بۆ نمونە تۆ بڕۆی عەرەق بخۆی لەبان ئەو جەعدە بە ئاشکرا لە بەردەم خەڵکا ئەوە طبعا مجاهرەیە تۆ بڕۆی بە ئاشکرا ڕقز بکەی لە ناو بازار سلێمانیە لەگەڵ ئافرەتێکە ئەوە مجاهرەی گوناحە تۆ بە ئاشکرا مەسەلەن بۆ نمونە ئەو گوناحانە بکەی ئەوە مجاهرەیە ئیتر مەجالی تیانە و بەشێک لە مجاهرەش لە ئاشکراکردن ئەوەیە کە تۆ گوناحێکت کردووە خوا ستری کردووی گوناحێکت کردووە خوا ستری کردووی ئەگەر بێدەنگ بی باسی نەکەی خوا لە ڕۆژ قیامەتە لێت خۆشە بێ عفو تەکات طبعا تۆ زۆر عەجایبت دێ گوناحێکت کردووە و خوا گوناحەکەتی باس نەکرد ئەڵێ تۆ لە دڵ خۆتۆ ئەڵێی تو بڵێ گومانێکت بۆ دروستەوێت تۆ بڵێ يعني خوا هەموو شتێک ئەزانێ نەعوذ بالله يعني چۆن يعني ئەم گوناحەی منە ئاشکرا نەبوو ئەفەرمێ دوایەوە خوای تەعالا لە بن گوێچکتا ئەڵێ گوناحەکەت باش باش ئەزانم بەڵام لەبەر ئەوەی باست نەکرد و سترت کرد لە خۆت منیش ئەمڕۆ سترم کردووەت بەڵام ئەگەر ستری نەکەی ئەگەر ئەم شەو کردت و بەیانیاتی ناو خەڵکا وەڵڵا فڵانە کەس وایە ژنەکەی بەخوا من ئاوامە کرد لەگەڵێ فڵانە کەس ئاوا لا حول ولا قوة إلا بالله ئەوەیە نەکبەتێکە ئەوەیە خوا ستری کردی ستری خوات لەسەر خۆت هەڵماڵی خوا ستری کردی ستری خوات لەسەر خۆت هەڵماڵی ئینسان کە گوناحی کرد ڕاستە جاری وایە ئاساری گوناحەکەت ئەمێنێ ئاسارەکەی ئەمێنێ بەڵام ئینسان ئەتوانێت چی بکە ئەتوانێت تەوبە بکە و بگەڕێتەوە بەلای خوای تەعالا ئین شاء الله خوای تەعالا بە بەزەیی و بەڕەحمە ستر زۆر مهمە خۆشەویستەکانم ئێمە زۆر پێویستمان بەو سترە هەیە داواکارم خوای تەعالا سترمان بکە لە ڕۆژی قیامەتە دامان پۆشێ یا ڕەبی ڕەحممان پێ بکەی لەم دنیایەشە یا ڕەب العالەمین ڕەحم بە ماڵ و مناڵمان بکەی ڕەحم بە خێزان و برا و خوشک و هەموو کەس و کارمان بکەی ڕەحم بە دایک و باوکمان بکەی ڕەحم بە مردوەکانمان بکەی شیفای نەخۆشەکانمان بدەی یا ڕەب العالەمین ئیصلاحی حاڵمان بکەی طاعەت و عیبادەتی ئەممانگە پیرۆزەمان لێ قبوڵ بکەی ڕۆژوەکان یا ڕەب العالەمین شەو نوێژەکانمان دوعاکانمان زکرەکانمان یا ڕەبی خوایە